لەم تۆرتا باز لە گرنگی کۆبوونەوەی هاوبەشی وەفدی حکوومەتی عێراق و هەرێم و هاوکات تورکیا دەکەین کە کۆبوونەوەتە لە کۆبوونەوە کەشدا چەند بابەتێکی پەیوەندیدار بە بابەتی ئەمنی و هاوکارە ئابوووریەکان و چەند بابەتێکی دیکە چەند پرسێکی دیکە باسکراوە. ئەم کۆبوونەوەی کاریگەریەکی لەسەر بەتایبەتی دیوە ئەمنیەکەی عێراق و هەرێمی کوردستان لەگەڵ تورکیا بەجێ دەیەڵێت و ئەم پەیوەندیانە دەباتە چقۆ ناخێکی نوێوە. تایبەت بم بابەتانە گفتوگۆ دەکەین لەگەڵ بەڕێز کانەبی باپیر چاودێری سیاسی و هاوکات شارەزای کاروباری تورکیا کە ڕاستەخۆ لە ستودیۆی هەولێرەوە میوانی بەیانی کوردستان نیوزە. کاک کانەبی سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان بە خێراتی. سەرتا باس لە گرنگی کۆبوونەوەکە دەکەین. دەکرێت کۆبوونەوەی نێوان وەفدی هاوبەشی حکوومەتی عێراق و هەرێم لەگەڵ تورکیادا چ کاریگەریەک لە پەیوەندیەکانی نێوان عێراق و تورکیا جێدەهێڵێت؟ بەیانی ئێوە بەیانی بنێرانیش باش دیارە ئەم کۆبوونەوەی ئەمە سێم کۆبوونەوەی ئەمنیە لە نێوان عێراق و تورکیا ئەنجام دەدرێت لە مانگی 12 2023 ڕایەکەم کۆبوونەوەی گرنگیان ئەنجامدا. ئەمە کۆبوونەوەی دووەمیشیان لە مانگی 3 لە عێراق ئەنجامدا. دیارە ئەمەش لە ئەنقەرە ئەنجامدرا. ئەم کۆبوونەوەانە بەڕاستی کۆبوونەوەی زۆر گرینگن لە ڕووی ئەمنی، زۆر تەسیراتیشی هەم بۆ ناوچەکە و هەم بۆ کوردستان و هەم بۆ عێراقیشەیە. دیارە پاش ئەوەی ئەو پەیوەندەکانی عێراق و تورکیا ئاسایی بۆ لەم کاتانەڕە سەرەداوی بە دەرکەت، بەڵام لە سەردانەکەی ئەردۆگان لە 22 نیسان دیارە کۆمەڵێک ڕێکەوتنامەیان ئەنجامدا کە خۆی دیتەوە لە 26 ڕێکەوتن خاڵی ڕێکەوتن نامە. ئەمانە توانی هەم لە بواری ئابووری، هەم لە بواری وزە، هەم لە بواری ڕێگاوبان، هەم لە بواری پەروەردە، هەم چار خاڵیشیان پەیوەندی بە پاراستنی ئاسایشی نێوان هەردوو وڵات و هەم بابرێن تەدریب پێکردنی سوپایە لە نێوانیان هەردووچیان، هەم لە بواری پەیوەندەکانیان پتەوکەن لە بواری سەربازیش. ئەمانە بەڕاستی بوویتە هۆکاریەوەی کە ئێستا عێراق و تورکیا لاپەڕەیەکی نوێیان هەرداوەتەوە لە پەیوەندەکانیان، هەم بەستەڵەکی نێوانیان دەتوانین برێن تا ڕادەکی باش تواندۆتەوە کە ڕاستە ئەمە کاریگەری هەم لەسەر وڵاتانی ناوچەکە لە بواری ئابووری، هەم لە بواری سەربازیش کە تورکیا ڕاستی ئامانجی سەرەکی هەمومان دەزانین، هەم ئەم سوپای کە داخلی سنووری باشووری کوردستان بووە، ئەمانە بۆ ئەوەی بتوانێت گرە و بەوە بدا کە بتوانێت سوپایەکەی هەم بمێنێتەوە لە خاکی عێراق، هەمیش بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد لاوازکە، هەم ئامانجی تریشی هەیە. ڕاستە ئامانجەکان تەنها پەکەکە نییە، بەڵام ئامانجی سەرەکی مانەوەی سوپایەکەیتی لە باشووری عێراق و لە ناوچەکەت بۆ ئەوەی هەم عێراقیش کاری بە تورکیا بێ لە زۆر ڕووە، هەم لە ڕووی ئەمنی، هەم لە ڕووی ئابووری، هەم لە ڕووی سەربازیش. باشە، هەڵبەتە وەک ڕوونەکە خاکێرەمی کوردستانیش بەشێکە لێرە جێگیرکردنی سوپای تورکیا لە باشووری خاکێرەمی کوردستان کە مەترسیە بۆ هەرێمی کوردستان و بۆ هۆکاری کە هەرێمیش بەشێکە لە عێراق، لە کۆتاییدا مەترسی دەبێت بۆ عێراقیش. لەم ڕێکەوتنانەدا با بڵێین عێراق چاوپۆشی لەم مەترسیە دەکات بە تایبەتر لە ڕووی ئەمنیەوە؟ ئێستا ئەمە دیارە ئەمە دەتوانین برێن سوپای عێراق بە تایبەتی عەفوەن سوپای تورکیا چەندین ئۆپراسیۆنی سەربازی ئەنجامداوە، بەڵام لە پاش هاتنی دەسەڵاتی ئاکپارتی بە تایبەتی لە ماوەی دواییدا دەتوانین برێن سوپاکەی تورکیا ینی هەم سنووری خاکەکەی خۆی بەجی هێشتە سنوورێکی خاکەکانی خۆی دەبینین، هەم لە باکووری سووریا تەواجدی هەیە، هەم چەند شار و شارۆچکەی لە ژێردەستیدا، هەم دیتیشمان لێرە لە عێراقیش ئەوە چەندی سارە لە باشووری کوردستان و لە هەرێمی کوردستان تەواجدی هەیە.
بە تایبەتی ئەم جارە جیاواز لە جارەکانی تر عراق هیچ لێک تێگەیشت نەک لەگەر عراق نەبوو پێشتر کە سوپاکەی داهات بەڵام ئەم جارە بەپێی ئەو ڕێکەوتنە ئەمنیانەی کە کراوە هەم بەپێی ئەم ڕێکەوتنی کە لە چوارچێوەی استراتیجیە کە ئەم ڕێکەوتنە استراتیزیە زۆر گرینگە بە تایبەتی لە بواری ئاو کە دە ساڵ لەسەر ئاو ڕێککەوتن کە بۆ هەمومان دەزانین عراق کێشەی ئاوی هەیە بە تایبەتی لە بابرێن بەشە عەرەبیەکەی بۆیە ئەمانە ڕاستی یەکەم جارە کە دەتوانین برین عراق ئاگدارە کە ئەم سوپایی کە هاتووە ئۆپراسیۆن ئەنجام دەدا هە لە مانجی هەفتی ڕابردوو 300 دەبابە و ناقیلەی سەربازی هێنا باشوور هێنا چیاکانی باشووری کوردستان لە ناوچێ بامەڕنی و ناوچەکانی تر ئەمە بەڕاستی بۆ ئەوەیە کە هەم ئەمە بۆنی داگیرکاری لێدێ بۆنی مانەوەیکی دوور و درێژی لێدێ هەرچەندە لە ڕابردوشدا سوپاکە تەوازی هەبوو بەڵام ئەم جارە جیاوازە عراقیش عراق لەبەرەوەی سیادەی لاوازە عراق دەتوانین برێن ینی ناتوانی بەرگری لە سنوورەکانی خۆی بکە بۆیە عراقیش هەم خاکەکەش هەم خاچی وینی هەمومان دەزانین خاچی کوردستانە هیچ ینی لە ڕووی زەرێکی واناکە بۆیە دەبینین ئەم ڕێکەوتنانە بەڕاستی ئێستا بۆ ئەم سەردەمە زۆر گرینگە بۆ عراق کە عراق هەم پێهستێتەوە لە ڕووی ئابووری و هەم ببێتە نقطەک لە ڕووی ئابووری لە ناوچەکەدا کە عراق دیتمانیانی لە پاشەکشە بوو لە بواری ئابووری هەم ئێستا لە بواری وزەش کۆمەڵێک کێشەی هەبوو بەڵام خاچی تورکیا لە داهاتوودا تەئکید بۆ ڕوانەکردنی وزە و سەر و چاوەکانی وزە بەکاردێنی باشە وەک ئاماژەی پێدەدەی هەڵبەتە بە پێی وتەکانی با بڵێن وەزیر دەرەوەی عێراق و وەزیری دەرەوەی تورکیاش بێکام کۆبوونەوەیەکی گرینگە کە بووەیەکی منجار لە نێوان عێراق و تورکیادا کاری لەسەر کراوە هەم فواد حسێن و هەم هاکان فیدانیش ئاماژەیان بۆ داوە لە دوای دانیشتنی یەکەم لە کۆنگری ڕۆژنامەوانیدا با بڵێن کۆبوونەوەیەکی مێژووی ناویان بردووە. ئەم کۆبوونەوەیە کاریگەریەکەی بە دیاریکراوی لەسەر هەرێمی کوردستان چی دەبێت؟ ئەم کۆبوونەوەیە هەرێمی کوردستان دەباتە چ قۆناغێکەوە؟ ئەم مانەوەی ئەم سوپایە بە تاکید بۆ کوردستان ینی هەم لە خاکەکەی هەم ینی لە ڕووی حکومڕانی کوردیش کە لەم ناوچانی کە سوپای تورکیای تێدایە دەبینین باری نائاسایی لەگەڵە سوپا هەر کاتێکی دێتار شوێنێک بە تاکید لە هەم بۆ خەڵکی شار و شارۆچیەکان و گوندەکان دەبینین چەندین گوند لەبەر ئەم سوپایە ناوچەکەی خۆی چۆل کردووە چەندین ڕز و باخ سوتاوە هەم لە ڕووی استراتیزیش بەڕاستی ئەم شاخانە شاخ گرینگن ینی لە داهاتوودا تورکیا هەر بەخۆی دەمینێتەوە یان ئەوە بابرێن سەرۆکی مافەکانی مرۆڤ لە سووریا دەرێ زیاتر لە 550 سەربازی عەفوەن چەکداری سووری هێناوەتە ناو ئەم ناوچێ ئێستا لەگەر سوپای تورکیا هاوتەریب لەگە سوپای تورکیا شەڕ دەکەن ئەمانە مانەوەی تورکیا چەند ئامانجێکی ئامانج یەکەمی کە دەمینێتەوە لە ناوچەکە دەیەوێ پشتێنی ئەمنی خۆی لە داهاتوودا مەسەرەن هەر لە ڕووی استراتیجیەوە ئەگەر هەر خەتەرێک لەسەر تورکیا هەبێ ئەم خەتەرە لە دەرەوەی تورکیا مەعالەجە بکە بۆی نێتە ناو وڵاتەکەی خۆی هەم بە تایبەتی لە بواری وەی کە کێشەی کورد یان وڵاتان هەر بیانەوەی هەر گۆڕانکاریەک بکەن زەرەر بە تورکیا نەگەینی بۆیە تورکیا یەک لە ئامانجە سەرەکیەکانی ئەوەیە هەمیش دەیەوێت سوود بە تایبەتی ئێستا سوود لە عێراق وەرگێ هەم لە بواری ئابووری هەم لە بواری وزە هەمیش تورکیا دەبینین بە کۆمەڵک کێش قەیرانی ئابووریدا دەڕوە هەم ڕێژەی هەڵئاوسانەکەی بەرزە هەم دراوەکەی لە ئاستەکی نزمدایە هەمیش دەبینین هەم کۆمەڵێک بە ئەزماتی ئابووریدا دەڕوە هەمیش دەبینین کێشەی ناوخۆشی هەیە ئاکپارتی لەگەر لایەنە سیاسیەکان کە لە هەڵبژاردننی
لە هەڵبژاردننی ئەنجومەنی شارەوانەکانی تورکیا کە بووە پارتی ڕقم 2 ئەمجارە ئەمە بۆ ئاکپارتی دەیەوێ هەنگاوی کردەوی بایە بۆی بتوانانی دەنگەکانی خۆی جوو لە پێ بکە هەرچەندە ئاسانیش نییە بۆیە ئێستا دەبینین ئاکپارتی دەوێت ئەو کێشانی کە هاتۆتە سەدەسەڵات ئەم کێشانەی کە ئەو ئەزمانی کە خۆی هەیتی دەوێت ئەو ئەزمانە بباتە دەرەوە بەڵام متاکید هاتنی سوپای عراق وەکو باسمان کرد هەم عراق ئاگدارە هەمیش دەبینین هاوپەیمانانیش هەم ئەگەر گڵۆپی سەوزی بۆ پێنەکەن سوپای تورکیا ناتوانانی دەبی هەمیان لە مدەکی کورد مدەی بۆ دامدرێ دەبینین ئەو جارە هیچ مدەکی لەگەرمانەوەی سوپاکەی نییە هەمیش دەبینین بەڕاستی هەمیش ئێرانیش کە پێشتر تورکیا پەیوەندەکانی لەگەڵ ئەم حکوومەتەی بە تایبەتی برینکە لە پاش 2023 حکوومەکە مەسەوی شیعە حکومڕانی عراق دەکە ئەم پەیوەندی لە ئاستی پەیوەندیەکی خراپی هەبوو لەگەڵ عراق بۆیە دەبینین پەیوەندەکانی گەڕانتەوە خاڵی سفر کە پەیوەندەکانی لە ئاستێکی باش بەرەو پێش دەبا ئێستا هەم بە کۆمەڵێک بابرێن خەت و خطوتی استراتیزی دادەڕوە لەگەر عراق ئەمەش بەڕاستی بۆ تورکیا هەم هەنگاوێکی گرنگە هەمیش بۆ عراقیش هەنگاوێکی گرنگە بە تایبەتی ئەمەی کە ڕێگای گەشە پێدان کە ئەم ڕێگایە لە بەسرا ڕادەڕوە لە بەندەرەکانی فاو ڕادەڕوە بەندەرەکان دەڕوا لە بەندەرەکانی خەلیج ڕادەڕوە بۆ تورکیا لەوێش بۆ ئەوروپاڕا کە ئەم ڕێگایە هەم ڕێگای وشکانیە ڕێگای ئۆتۆمبیلە هەم ڕێگای قیتاریشە کە ئێستا بەپێی بە دوچوونەکان ئێستا 300 کیلۆمەترما ڕێگە وشکانی کە تەواو پێ بگاتە سەر سنوورەکان نێزیک سنوورەکانی تورکیا بۆیە ئەمانە بەڕاستی ئەمە دەرگایەکی باشە هەم ڕێکەوتنەکان بواری کارەبای تێدا هەم بواری پەروەردەی تێدا هەم بواری ئەمنی تێدا ینی دەتوانین برێن ڕێکەوتنێکی شاملە ئەمە بۆ هەردوو وڵات بە تاکید سوودی هەیە بەڵام ئەمانە هەممان دەزانین هەم ڕاستە ئێرانی هەرچەندە لە دوای کۆبوونەوەکانی ئەستانە دەبینین پەیوەندەکانی لەگەر تورکیا لە ئاستێکی باشترە بۆیە دەبینین هەم متاکید ئەگە ئێران سەریشی قاڵ بێ بەڵام لە هەمان کات ئێران دەوڵەتێکی میعوەری بووە لە دەوڵەتێکی گرنگ بووە لە ناوچەکە بۆیە تورکیاش دەبینین ئێستا ئەو دەورانە دەبینی کە سوپاکەی دێنێتە دێرەوە هەمیش دەوێت تەسیراتی لەسەر ناوچەکە هەبی بۆیە دەبینین هەم پەیوەندەکانیشی لەگە سووریا دەیەوێت ئاسایی بکاتەوە ئەمە متاکید ئەم پەیوەندیانە لە ئەستانەوە ڕاستەری هەڵداوە هەم رووسیا ئاگادارە هەمیش ئێرانیش کەم و زۆر ئاگاداری ئەم جم و جۆڵانە و ئەم ڕێکەوتانەمانە هەیە لەگەر سپاس بۆ زۆر بەڕێز کانەبی باپیر چاودێری سیاسی و شارەزا لە کاروباری تورکیا کراستە خۆ لە ستودی هۆلێرۆ لەگەڵمان بووی دووبارە سپاس بۆ بەڕێستە.